دووەمین پێشانگای کتێبی بووکڵند لە شاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان کرایەوە. زیاتر لە 3500 کتێب لە زیاتر لە 10,000 بەرگدایە. لە پێشانگاکەدا زۆرترین کتێب بە زمانی کوردی بڵاو کراوەتەوە. جگە لە زمانی کوردیش کتێبەکان بە زمانی فارسی و تورکی و ئینگلیزی بڵاو کراونەتەوە. بۆ مەبەستە ڕاستەوخۆ لە شاری سەقزەوە بەڕێز میلاد محەممەدمان لەگەڵایە. کاک میلاد سڵاو لێبێ. کاک میلاد ساڵانە چەند پێشانگایەکی کتێب ئەکرێتەوە لە شاری سەقز؟ سپاس بۆ ئەوەی کە ئێوە بەشی ڕۆژهەڵات و ئەو پیشانگایتان بەقەول بەسەر کردوەوە. سپاس بۆ ئێوە. ساڵانە لە سەقزدا لانیکەم سێدانە پیشانگای فەرمی بۆ کتێبەکرێتەوە. مەجیایە لە بەشە نافەرمیەکان و پیشانگا کاتی و کورتکایەنەکان و لە وەکو فەرمی وەکو ناوەندە فەرمیەکان لە بڵاوزە و چاپەمەنی پێشکەشەکان لانیکەم سێ پیشانگای گەورەی فەرمی بەڕێوە. بەڵێ کاک میلاد، لە ڕۆژهەڵات و ئێران بەگشتی فرۆشی کتێبی کوردی لە چه ئاستێکدایە؟ ئەوەی ڕاستی لە منۆت ئەزمموی خۆمەتوانم باسی ئەو کارە بکەم. ئەمە دومین پێشانگای گشتیە پیشانگای گەورە کە بەڕێوەچێت. ئەم ساڵ بە دڵخۆشیەوە بە پێچەوانەی ئەزمموی ڕابردوو فرۆشی کتێبی کوردی ڕێژەی فرۆشەکەی شان ئەیە لە شانی کتێبی فارسی و دیاری زمانی گشتگیرە لە وڵات کتێبی کوردی خۆشحاڵیەوە شان ئەیە لە شانی کتێبی فارسی و ئەمەش هۆکاری خۆی هەیە ئەگەر من مەجاالم بێت توانم سرۆبێتم. بەڵێ کاک میلاد، پێشانگاکەکەی دەسی پێکردووە و تاکەی بەردەوامە بێ ئەگەر بە کورتی پێمان بڵێ. کرانەوەی فەرمی پێشانگاکە 23 سپار بووە و ئینشەڵا تا پێنجی گەلاوێژش بەردەوام هەموو ڕۆژەکە بێت. زۆر باشە. کاک میلاد، لەگەڵ بڵاوبوونەوەی تەکنەلۆژیا و سۆشیال میدیا خوێنەری کتێب لە چه ئاستێکدایە بەڕای تۆ؟ ئەوەی ڕاستی لێت سۆشیال میدیا لەگەڵ تاوی چاکەکانی ئەوەی هەیە کە خەڵک لە خوێندنەوەی کتێب دوورە کاتەوە. خەڵکی ئێمە کاتێکی کەمتریان بەدەستەوە ماوە بۆ خوێندنەوەی کتێب، زیاتر حەزەکەن بە کورتی پەرژێنەسەر هەنێ بابەتی ئەوەی بکەن. بەڵام من خۆشحاڵم کە بەردەنگی من بەردەنگی ئەوەی کە ئەبینم زیاتر لە ڕێژەی تەمەنی 15 بۆ 24 ساڵەکە دیارە بەرەی داهاتوو و بەرەیەکە کە پێگە هۆگری کتێب هەن ئەیبینم من ئەوە دێ دەخۆش. بەڵێ کاک میلاد، وەگەزانن خوێندن لە ئێران بە زمانی کوردی نییە. هەڵپەی خوێنەری کورد بۆ خوێندنەوەی کتێبە کوردیەکان چۆن لێگەیتەوە؟ پرسیارەکەتان نەکردی پاسکەنەوە. مەبەستم خوێندن لە ئێران بە زمانی کوردی نییە. هەڵپەی خوێنەری کورد بۆ خوێندنەوەی کتێبە کوردیەکان چۆن لێگەیتەوە؟ ئەڵێ مەسیلەیەکە ئەڵێ تا دوور بی پووری دیارە زمانی کوردی چون کات زۆر بەردەست نییە. خوێندن و بەگرتنی کتێبی کوردی شیرینترە لە لای جەماعەتی ئەمدی و بەقۆڵ ئێران. ئەوە من ئەوەشم ئامادەدا بەقۆڵ پێشوازی لە کتێبی کوردی بۆچی هەیە بەخاتۆ کوالیتی چ وەکو ناوەڕۆک و بابەت چ وەکو دیزاین و بەشی فەنی کارەکە کوالیتی کارەکانی شەواتە سەرەوە ئەوە تا خەریکە بەقۆل لە ڕەهەند و ڕێبازی باشە بەرەوە. زۆر باشە. کاک میلاد، کتێبی کوردی چ کاریگەرێکی لەسەر بڵاوبوونەوەی زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستانە بێ کە ئەمە دوا پرسیارمە؟ زمان دیارە شناسی ئێمە باشترین ڕێگەی دەرکەوتنی بەشەر زمانە پەیوەندی پێوەگەی زمانی کوردی زمانی زماشی ئێمە. من ئەتوانم ئاوا شرۆڤی بکەم کتێبی کوردی تۆ وەختێک بە کوردی عاشقەبی بە کوردی وڕابی بە کوردی ئەژی بە کوردی ئەمری وەختێک بێ کاری دیارە هەموو هەستەکانت بۆ زمانە زماکە بۆ زمانەیە کە پاشقانی هزری بووە وەخت دیارە بێ بەرهەمێکی هونەری ئەدەبی وەکو کتێب بە زمانی زماکی خۆت بیخوێنیتەوە بەقۆڵ چێژی لێوەربی ئەم چێژە چەند پانتا بێتەوە لە ڕۆژگیاندا کاریگەریە بێت. من پێم وابێت بڵاوبوونەوەی زیاتر و باشتری کتێبی کوردی ئەم تەئسیرین هەیە کتێبە باشەکان لە پیشانگا هەیە لە ناو بازاری ئێمە لە هەموو کتێب باشەکانی چوار پاشا بەردەوام بەردەستی خوێنەر ئەکەیتە بەکەم و زۆر
هیوادارم ئەمەدا دوا ڕۆژێکی ڕوون و گەشاڵە بۆ بڕاستەوە. ئێمەش بە هیوان کاک میلاد محەممەد سوپاس کە ڕاستەخۆ لە شاری سەقزەوە لەگەڵ بوویت.